بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویست، ئێوارەتان باش، ڕۆژ و تاعەت و تەقوا و عیبادەتی هەموو لایەک باش. هیوادارین فرسەتی مانجی ڕەمەزان فرسەتێک بێت بۆ ئەوەی بە خۆمان دابچینەوە، چی چاکەیە بیکەین و چاکە بچێنین بۆ ئەوەی خوای ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەستبێنین و بتوانین سودمەندیش بین بۆ مرۆڤایەتی و بۆ کۆمەلگاکەمان. ئازیزانم زۆر خۆشحاڵین کە ئێوارە بە ئێوەی خۆشەویست و بەڕێز دەگەین بۆ بەرنامەیەکی تایبەت، میوانێکی ئازیز و تایبەتیشمان هەیە. باسی چاکەکاری دەکەین بە میوانداری بەڕێز دکتۆر مەهدی قادر، مامۆستای پەیمانگای زانستە ئیسلامیەکان. کاک دکتۆر زۆر بەخێر بێی. چاکەکاری هەر لە خۆیەوە دێت، یاخود پێویستی بە پانتاییەک و بە شوێنێک و بە جوگرافیاک هەیە بۆ کارکردن تایدا. بۆ ئەوەی لەو جوگرافیا و لەو پانتایەدا ئێمە ئەزمون بکەین، ئەزمونی چاکە بکەین و دواتر ئەنجامێک بەدەستبێنین کە ڕەزامەندی خوای پەروەردگارە. دەمەوێت لە دەواازەی بەرنمەکە بەم پرسیارە بچینە ناو بەرنمەکەوە. دکتۆر گیان، وێڕای سوپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت باس سەرەتا بە کورتی باسێک لە چاکەکاری بکەین. چاکەکاری چییە کە ئێمە باسی دەکەین؟ بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس بۆم دەرفەتاکای بەختیار. سڵاو بۆ بینەرانی بەڕێزی پەیام، سڵاو لە ڕۆژوانان. لەخوای گەورە داواکارم هاتنی مانگی ڕەمەزانی ئەم ساڵ بکات بە مایەی ئارامی دڵەکانمان، قورسایی قەیرانەکان لەسەر دڵمان سوک کات ئینشاءڵڵا. تاعەت و عیبادەتی هەموو لایە قبوڵ بێ. بەڕوویەکی خۆشەوە پێشوازی لە مانگی ڕەمەزان بکەین، چونکە ڕەمەزان ڕەحمەتی خوای گەورەیە، دەواازەیەکی گەورەیە بۆ ئاشبوونەوە لەگەڵ خۆمانە، لەگەڵ خەڵکە، لەگەڵ خوایە، دوجاریش ئارامی نەفس و گیانمان بەدەستێنین بێگومان. چاکەکاری لە ئیسلامە طبعاً کۆمەڵێک مستەڵەح هەیە، بەڕاستی ئەگەر با بڵێن مستەڵەحە شەرعیەکە بەکاربێین دەتوانین پێی بڵێن بێڕ، ئەلبێڕ یاخود معروف یان عەمەلی ساڵح. ئەم سێ مستەڵەحە نزیکن لە یەکەوە، لە هەندێک شوێنە بێگومان جیاوازیان هەیە. دەتوانین بڵێین چاکەخوازی بریتە لە چاکەکاری بریتە لە هەر کارێک، یا لە هەر نواندنێک، یا لە هەر هەڵوێستێک کە سوودی تیابێت بۆ کەسەکە خۆی و بۆ کەسی بەرامبەر. ئەم چاکەیە مەرجی هەیە کە موافقی شەرع بێ، باشە، و بەنیەتی تۆمارکردنی پاداش بێ. یعنی کەواتە چەند مەرجی تیا، یەکەم ئیشەکە چاک بێ، سوودی تیابێ، دووهەمیان مەبەستی لەگەڵا بێ کە مەبەست پێی ڕەزامەندی خۆی گەورەیە و ئەم کارەش سوودی تیابێ بۆ بەرامبەر. ئەمە دەتوانین بڵێن چاکەیە. تر چاکە هەندێکی لە بە جەوارح و بەدەسەکرێ، هەندێکی لە بە ماڵەکرێ و بێگومان دەتوانین حتمما دوای باسێکی. زۆر باشە. دەمەوێت سەرەتا لە ڕەمەزانەوە دەست پێ بکەین، لە فرسەتی ڕەمەزان. ئێمە چۆن دەبێ ڕەمەزان بکەینە ئەو شوێنەی، ئەو پانتایەی، ئەو زەویەی، ئەو چێڵگەی کە چاکەی تێدا بچێنین، چاکەکاری تێدا بچێنین؟ بەڵێ، تەمان ڕەمەزان لە ڕەمەزانە گەورەترین ئیشی ڕەمەزان ڕۆژوە، چکە ڕۆژوە تاکە ئیش نییە بەڕاستی، چکە ڕەمەزان کۆمەڵی ئیشی تیاکرێ. ڕەمەزان خۆی قوتابخانێکی گەورەیە، دیارترین عیبادەتی ڕۆژوە. ئەجینا تەراویحی تایە کە بەقەدەر ڕۆژوو بەتامە، قورئان خوێندنی تایە، قیام اللەیلی تایە، کۆبوونەوەی تایە، یعنی کۆمەڵش حتا سحوری تایە کە بەرەکەتێکە، پاشێوکردنی تایە، ئیفطاری تایە کە خۆی هەستکردن بە نیعمەتەکان و ئەو هەستە خۆشە کە بۆ دروست هەبێت، خۆشەویستی ئەم نیعمەتانەی خۆی گەورە لەلا دروست هەبێت. تەمان ڕەمەزان قوتابخانێکی گەورەیە. یەکەم عیبادەت یان دیارترین سیمای مانگی ڕەمەزان بریتە لە ڕۆژوو. تەمان ڕۆژوو بریتە لە خۆگرتنەوە لە خواردن و خواردنەوە، خۆگرتنەوە لە محەڕەمات، خۆگرتنەوە لە حەڵاڵەکانیش تەنانەت لە کاتێکی دیاریکراو کە لە
لە پێش نوێژیبانی و دەست پێکا بۆ خۆر ئاوابوون. طبعا ڕۆژوو لە هەموو ئاینەکانە هەبووە، لە هەموو ئاینەکانە خۆی گەورە کوچۆن کە لە ئاەتی فەرزی ڕۆژوا فەرمێ یا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم، يعني خەڵکی مسلمانان ئەم ڕۆژە تەنها بۆ ئێوە نییە، يعني تەنها ئومەتی ئیسلامی نەبوو کە ڕۆژووی لەسەر فەرز بووە، لەسەر ئومەتانی دیکەش فەرز بووە، تەمان بە کەیفێتی جیاواز و بە ڕۆژی جیاواز. بەڵام هەدەف و فەلسفەی ئەم عیبادەتە ئەم ڕۆژوە خی گەورە لە کۆتایەتەکە فەرمێن لەعلەکم تەتەقون، بۆی تەقواتان دەست بکەوێت. تەقوا بە کورتترین شێوە بە پێناسیی زۆر بەسیت بریتە لە چی بریتە لە جێبەجێکردنی فەرمانەکانی خی گەورە و دوورکەوتنەوە لە نەهیەکانی خی گەورە. ئەمە تەقوایە، یعنی تەقوا بەڵام بە خۆشەویستیەوە، بە خۆشەویستی، ینی لە شانت گران نەبێ، وەکو لەسەر شانە قورس نەبێ، چکە تەقوا ئەمەیتی هەیە. تەقواویتی ئەو چۆن ئینسان خۆشەویستێک، یعنی حتا مناڵەکەت کاتێکە لە باوەشێگری لە ئامێزێگری عزیەتی شتەیە تۆ هەر ماچێکەکەی تۆ هەر ئامێزی پیاکەی. ئەگەر عیباداتی تەنانەت عزیەتمان بە تینومان بکە برسیمان بکە، تەقوا ئەمەمان پێڵە کە دەبێت ئێمە لە کاتی ئەنجامدانی عیباداتمانە خۆشەویستیشمان هەبێ بووی، یعنی قوربانی بۆ بدەین وەکو ئەوەی کە بە خۆشەویستی بچین بەرامبەر ئیشەکە، بەرامبەر عیبادەتەکە. وەکو خی گەورێک وەصفی هەندێک کەسێکە کە فەرمێ وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى، يعني منافقین بە تەمەڵی ئیشەکەکەن. بەڵام کاتێک کە خی گەورە باسی ئیمان جوهدت یا دروستەکە، کاتێک کە باسی مسلمانانەکە باسی وإنها لكبيرة إلا على الخاشعين باسی نوێژەکە ئەفەرمێ و کەسانی کە عیبادەتیان بەلاوە عیبادەت قورسە بەلای هەموو کەسێکەوە قورسە، بەڵام بەردەوامە و ئیلتیزاماتی هەیە و لە چەند کاتێکی دیاری کراودایە و سەرمایە و گەرمایە و ماندوێتی و ئیسراحەتەوە هەموو ئەمانەیە دەبێت چی تیا دەبێت بە تەمای ئەجری تیاابێ، خۆشەویستی تیاابێ بۆ عیبادەتەکە. بۆیە ڕەمەزان بەڵێ قوتابخانەیەکی گەورەیە بە ڕۆژوو بە نوێژوو بە قیام لەیل و بە تەراویح و بە قورئان خوێندنی و بە هەموویەوە ئینسانێک دروستەکە لە ئەخیرەکەیە چی دەرەچێ کەسێکە لە ئاگر ڕزگاری بێ. ڕەمەزان چووکە بیدایەتەکەی بریتێ لە چی بیدایەتی ڕەمەزان ڕەحمەتە، وەسەتەکەی ناوەڕاستەکەی مەغفیرەت و لێخۆشبوونی خی گەورێ، ئاخیرەکەی ڕزگاربوونە لە ئاگر. هەر هەدەفیش لە هەدەف لە دروستبوونی ئینسان هاتنە سەرزەوی ئینسان بۆ ئەمەیە کە ئینسان ڕەزامەندی خوا بەدەست بێنێ بە دوجار لە ئاگر ڕزگاری بچێتە باشەوە. بۆیە ئێمە پێویستمان بەم قوتابخانەیە، چونکە ئینسان کاتێک کە تێرە یەکێک لە شەهوەتەکانی ئینسانیان یەکێک لەو شوێنانی کە دەفعی شەهوەتەکە مەعیدەیە. مەعیدە کاتێک کە پڕە بێ مێشکیش مەشغوڵەکە، يعني حتى زانیانی بواری تەندروستی و عارفین ئیسلامی ژەڵێن کاتێک کە مێشک کە مەعیدە پڕە بێ مێشک مەشغوڵە بێت لە برەوەی بیرکاتەوە چۆن ئەمەی کە لە مەعیدایە بیهاڕێ وردیکە تەوزیعیکە زۆر ماندووە بێ. ئەم سەفای ذهنە ئەم بیرە جوانە چ کاتێ دروستە بێ شتەکان بە جوانی ببینی، خاو ببیتەوە، هادئ ببیتەوە، خوێنت یان با بڵێن بە خوێن ساردی تەعامل لەگەڵ چالەشەکانی جەستە ڕوحی و جەستەیەکان ئاسایی ببنەوە، تەوازن دروست ئەبێ لە بینی جەستە و ڕوحە. ئێمە جاری وایە بەڵێ بڵین لەو یان زەمانگەی مرۆڤ کە ئەو هەموو ممارەسەی خواردنەکە ممارەسەی جنسیەکە و هەموو کارانە دەکات جۆرێک لە ناهاوسنجی دروست هەبێت لە ئینسانە. مانجی ڕەمەزان جۆرێکە لە هاوسەنگکردنەوەی ئینسان. هاوسەنگکردنەوە ئەمە وەڵێ کەمترینەتی ئەجینابێت لە ڕوح زاڵ بێ بەسەر جەستەیە. کاتی ئەوەیە ڕوحەکان ئینسان بکۆڵە بەرز ببنەوە علو بکەن، زاڵ بن بەسەر شەهوەتە، بەسەر ئەو عاداتە خراپانی کە پێشتر لە پێش ڕەمەزانە لەسەری بوون، لەسەر تووڕەبوونە، هەڵپەکردنە بۆ خواردن، حتا خی گەورە کە ڕامان نەگرێت حەڵاڵەکانمان لێ حرامەکە، ئەو خواردنەوەیە، نان خواردنە، نزیک بوونەوەی لە خێزان. بەم شێوەیە ئێمە چیەکەین؟ ئێمە فێرە بین چ کاتێک بخۆین، چ کاتێک بخۆینەوە، چ کاتێک بخەوین، تاکی دەکەینەوە زەکاتێرمانەکەتەوە چۆن بەرنامە ڕێژی جارێکی تر بۆ ژیانمان بکەینەوە. بەتەئکید ئینسانی مسلمان کاتێک کە بە ڕۆژۆ بێ ئۆتۆماتیکیان مامۆستا بەختیار ڕاستە یانێ بێ تۆزێ خۆت ماندوو بکەی، بەڵام بە خۆت نازانی، بەڵام بەو مەرجێ لەگەڵ کۆمەڵابی لەگەڵ خەڵکابی لە مزگەوتابی نوێژەکانت بە جەماعەت بکەی. کاتێک کە گوێگری هەستەکەی هێواشەوەش شەپۆلی ڕەمەزان تۆی بردووەتە شوێنێک کە ئەوەی ڕابردوو نییە. هەستی پێەکەی بەڕ هەست بە خۆتەکەی، هەستەکەی ڕۆحت لە جاران جیاوازترێکە، ئارامی تەمئەنینەت هەیە، دڵت خۆشە، لەشت سووکە، هەستەکەی ئیتر دەست و قاچت بە قسە دەکەن.
یعنی چاوت بە قسە دەکات نەزەر ناکات. زۆر باشە دکتۆرجان. دەمێ ئەمەژە بۆ بکەین خی گەورە دوای داواکاری ئیمان لە مرۆڤ کە داوای ئیمانی لێ دەکات داوای عملی ساڵحی لێ دەکات. ئێمە باسی عیبادەتەکانمان کرد هەموو پەرستشانی ڕۆژووکردنە قیام و لەیلا نوێژکردنە قورئان خوێندنە چی و چییە بەڵام ئەو کارە باشانەی یانە ئەو چاکەکاری کە پێویستە ئینسان بیکە مەسەڵەن باش بوون لەگەڵ دراوسەکانی ئارامبوونەوە لەگەڵ کەس و کارەکەی پەیوەندی خزمایەتی و تێکەڵاو بوون لەگەڵ خەڵکی کۆڵانەکەیە لەگەڵ خەڵکی شار و ئاوایەکەیە ئەمە تا چەند دەچێتە بابی چاکەکاریەوە ئەمانش هەر ناسنە بابی چاکەکاری و عیبادەتەوە لە ئەسڵدا ئینسانی مسلمان هەرچی عیبادە دەیکا بەشیشی بۆ خۆیەتی بەشەکەی ترێ بۆ خەڵک بێ یعنی بێت تەئثیرەکەی بۆ خەڵک بێ من ئەگەر عیباد نوێژەکەم تەنها بۆ خۆمە دوام دەستم ناگێڕێتەوە لە خەڵک زمانم ناگێڕێتەوە لە خەڵک یعنی بە کورتی سەڵاتەکەم لا تەنها عن الفحشاء والمنکر ئەو سەڵاتە بۆی کە دەڵێن ببورە دەڵێن ئەم پیاوە زۆر نوێشکەرە زۆر ڕۆژوەگرێ بە ڕۆژی سونەت چگە لە ڕەمەزانەوانە دەرێ بەڵام سەیرەکەی دەڵێن کاکە دوکانی هەیە زۆر گرانجانە ینی پێتەڵێن کە کاریگەری عیبادەتەکەی لەسەری نەبووە ینی ئیسفادەکەی هەر بخۆی بۆ خەڵکی تر نییە ئەمەی کە جەنابەت باس کرد یەک نمونەمان هەیە باسی ئافرەتێکیان کرد بۆ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم وتیان فلان شەو نوێژەکە بە ڕۆژ بە ڕۆژووە بێ خێرەکە بەڵام وەلاکین تؤذی جیرانها بلیسانها بەڵام بە زمانی دراوسەکانی عەزیزە پێغەمبەری خوا فەرمی سودینێ فإنها في النار لاچێت ئاگرەوە يعني إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ئەگەر نوێژ ڕێگریمان لێ نەکا لە فحشاء و لە منکر فحشاء هەموو کردەوەیکی ناشرینە کە ئاشکرا بکرێ خەڵک بێزی لێ کاتەوە منکریش محرماتە باشە بە تەفسیری جیاوازی عولەما حج فمن حج فلم يفسق ولم يرفث رجع كيوم ولدته أمه حج بوتي بو باك بونوية نابل جدال نية فلا جدال في الحج بوتي إنسان زكاتي مال يدا زكاتي هيج لوي كتو بدلي كسك خوشكي بهمان شوا زكاة بوتي بو تزكية نفسه بو باك بونوي مالا كواتع عبادات ما هو اختيار همي هدفي جورة العبادات سود عندنا بخلق يعني أجر إنساني شي مسلمان كإنساني مسلمان أجد دراوسەکانی گەڕێکی پێ نەسپێرن ماڵی پێ نەسپێرن ئەم مسلمانی لە خۆی بترسێ مسلمانی ڕاستەقینەوە کەسەیە کە پێغەمبەر فەرمێ وەسفێکە ئەفەرمێ و کەسەیە کە خەڵک لە دەست و زمانی ئەمینە یعنی بڵێن لە گەڕەکە بڵێن ئەوە کاک بەختیار لە گەڕەکە تر خەمان نییە حرەسی هەموو ماڵەکانە نەکو بڵێنی تر بەخوام کەس ئەمڕۆ ناوێریم بچین بۆ سەیران ئەمڕۆ ئەم لە ماڵە یان ئافرەت نەوێرێ لە حەوشەکە دەرگاکە بکاتەوە کەسێک لە چاوی لەسەرەتی یعنی من پیاوێکە بۆیوت باسی دراوسەکەی کڕیوت 23 ساڵە تەمانە بەلانی ئیجابەکەی ئەیگو 23 ساڵە دراوسین ئەو ماڵی بەرامبەرمان کە ماڵیان لە ئێمە بەرزترێکە وەڵاهی متابعەم کرۆ کوڕەکان نەچنە سەربان وێنە خوارە و سێریکی ماڵی ئەمایان نەکردووە ئەم حەزکردن بەم ئارامیە یعنی ئینسانی مسلمان دەبێ وابێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک عەفومکەوە هەر پێتەڵێ کەمە ئەسەری عیبادەت بەو مرۆڤانەوە دیارە ئەسەری حیا و شەرم کە لە ئیمان و عیبادەتەوە وەریان گرتو ئەمانە پیانەوە دیارە الحياء شعبة من الإيمان يعني أجر حياء إيماني لقلا نبي أجر إيمان حياء لقلا نبي أجر إيمان رزقتني برامبري لقلا نبي ترى إنسان عباداتي تأثيري تينا كردوا يعني وزنيو كتشي وايا وكتابي وايا بتشي لسر رحلة لسر كرسي خندن دابنيشة بلام لو سر وسفري هنا يعني حتشي كردوا راس دانشتوا لو أنا مشاركة شي كرد به لقى الكتابي كان يشتوا تدروا بياسة شي كردوا بلام أم كتابي راس بوا هيجي نكردوا هيجي خزن نكردوا بوي عبادات بالراسي دبي كاريجري بخلق دركه بيغمر فرمي إنسان مسلمان وكو باران وايا أينما وقع نفع لهر شوينك كوتي لبس سودا بيني يعني أشوف هنا بابا برتقال هم تامي خوش هم بوني خوش خلك هي أبي هم تامي خوش به هم بوني خوش به هم أنا بوني خوش تامي خوشني وكو ريحانه وايا تاوا براستی انسان مسلمان گرنگا تامی خوش به بونی خوش به رفتاری شیرین به بو امام عمر پرسیاری کسی چیگر وتی چونه وتی باشه وتی معامله لگلا کرده وتی نه والله وتی سفر لگلا کرده وتی نه وتی کاته تو نه ناسی زور جار اما بظاهر کسکان سیریانه کین حالیانه سنگین بس دوای اونیه لمیزانه لامتحانه یا درناچه
لە دوجارە دەرناچێت چکە ئەم دینە بەڕاستی ئەوەندە پاکە مسلمانی صاف و خاڵز نەبێ نایهێڵێتەوە لە خیرە فڕاتە دەرەوە ڕەمەزان وەکو تەرازوێکی شوایە تەرازووە ینی نیشانەی قبولبوونی تەوبە نیشانەی قبولبوونی عیبادەت ئەوەیە ئێستات لە دوێنێ ناچێ هەر کاتی هەستت کرد ئەمڕۆ وەکو دوێنێ وایت ئەوە لە قبولبوونی عیبادەتت ترسە بەڕاست زۆر باشە دکتۆر جان دەمەوێت بچینە ینی وەکو دابشکاری بەرنامەکە باسێک بکەین ئەوە ڕەمەزان وەکو مامۆستایەکە بۆ ئینسان بەڵێ پێ دوایە ڕەمەزان ینی ئەوە پێویستەوە عیبادەتانی باسمان کردەوە چاکەکارانی باسمان کرد پێویستە مرۆڤ ئەمانە بکە بەڵام ڕەمەزان ئەوەی کە بە تایبەت خی گەورە مانجێکی مبارەکی داناوە ڕێزی لێگرتووە لە مانگە ینی وەک مامۆستا ئەم مانگە چیمان فێر دەکات چیمان پێ دەڵێ و بارگاویمان دەکات بۆ مانگەکانی تریش کە چۆن کاری باشە و چاکەکاری بکەین سەرەتای ڕەمەزان بریتە لە خۆگرتنەوە لە خواردن و لە حەڵاڵ باشە ئینسانێک نەکرد لە حرام لە حەڵاڵ ئەو حرام هیچ لە حەڵاڵ ئینسان خۆی بگرێتەوە مانگێک زۆر بە زەحمەت بێتەوە سەر ئەوەی دەست بەرێ بە حرام ینی حەڵاڵەکان خۆشە بۆی حەڵاڵ بوو حەڵاڵەکانی خۆی چکە لێ حرام بوو ئەمە ماوەیەکی زۆر لەگەڵ ئەماڕوە ڕەمەضان وەکو چۆن کەفارەتە لیما بینەهما ڕەمەضان و إلى ڕەمەضان کەفارەتە لیما بینەهما گوناهەکانە شۆرێتەوە بە هەمان شێوە بارگاویشمانەکە بۆ دوای هەڵبەت ئەمە مرزی نیە بۆ هەموو کەس وابێ کەسێک کە لەم قوتابخانەی ڕەمەزانەیە بۆ چوو بێ کە فێر ببێ داخڵ ببێ بۆی تەقواکەی دەستکەوێ هەموو کەس ئەمەی دەست ناکەوێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ بەداخەوە هەندێک کەس هەیە کە داخڵی ڕەمەزانە بێ هیچی بۆ نامێنێتەوە جگە لە تینوێتی و جگە لە برسێتی يعني خی گەورە پێویستی بە تینوێتی و برسێتی عەبدەکەی نییە ئەفەرمێ خی گەورەش بەڵێ خی گەورە پێ إن الله لا يحتاج أن يدع طعامه وشرابه يعني خی گەورە پێویستی بۆ نیە من واز لە خواردنەوە بێنم ئەوەی کە لە منی ئەوێ ولكن يناله التقوى منكم لە هەموو شتێکە خی گەورە تەقوای لە ئێماوێ بۆیە بەڕاستی بڵێ ڕەمەزان قوتابخانەیەکی گەورەیە بەڵام دەبێت بە نیەتەوە داخڵ ببین دەبێ بە خۆ ئامادەکردنەوە داخل ببین بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم و سەحابەی ڕەسوڵ الله وا فێر ببوون تا شەش مانگ دوای ڕەمەزان بە ئەو شەحنەی کە لە ڕەمەزانی ئەوەرگرتە بوو ئەڕۆیشتن تا شەش مانگ ئیتر کە شەش مانگەکە تەواو بوو ئیتر بە عشقی هاتنی مانگی ڕەمەزان دوعایەکە اللهم بلغنا ڕەمەزان خۆی بمانگەینتە ڕەمەزان ئەم هەست و شعورە ئینسان هەڵبەت ئەمە وامان لێ ناکە بڵێن وەڵا ئینسانی مسلمان معسوومە هەڵە ناکە گوناه ناکە نا بالعکس ئەسڵەن ڕەمەزان بە قوتابخانەیەکی ترە دەرسیشی ترمان پێڵە کە خۆی گەورە هەموو شەوێ دابەزێ مەلایکەتەکان دابەزن بۆی تەوبە بکەین لە گوناهەکان پەشیمان ببینەوە بگەڕێنەوە چکە لەبیرمان نەچێت ڕەمەزان یەکێکی تر لە وانانەی کە پێمانە لە بریتە لە لێخۆش لە گەڕانەوە بە لای خۆی گەورە ئینسان مەهما چەندێ گوناه بکە هەر گوناهێکی کرد بێت بەس بەمەرجێک مافی خەڵکی تیانە بێ مافی خەڵکی تیا بە دەبێ گەردە نازایی وەرگێ خی گەورە لی خۆشە بێ ئینشاءالله دکتۆر جانمەوێ بپرسم دەمێ پێم بڵێ چاکەکاری یان قسە لەسەرەوە بکەین چاکەکاری بنەمایکی فکری هەیە یاخودەوەتە چاکەکاری خوڵقاوە لەگەڵ ذاتی ئینساندا لەگەڵ مرۆڤدا خی گەورە خوڵقان دوێتێت چونکە ئێمە ئەگەر دیقەت دەی مرۆڤیشمان هەیە لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتانی خۆرئاوایی هەر لە پێناوی ئەوەی کە دەرونی ئارام بێتەوە بەشێکی زۆر لە سەروەتەکەی دەبەخشێ دەیدا بە خانەی بە ساڵدا چوان دەیدا بە مناڵانی بێ سەرپەرش دەیدا بە پرۆژەیە کە خزمەتی کۆمەڵگا بکە یان دەمەوێت پێم بڵێ بنەمای فکری هەیە یان بنەمای فکری نییە چاکەکاری چکە ئەگەر بنەمای فکری نەبێ پاداشتی هەیە یان نە لە سەرەتایە وازام ئاماژەی کورتمان پێ کرد ئێستا بەڵە بە دوور درێژی لەمە یەکێ لە مەرجەکانی قبوڵی عمل بریتە لە النیە إنما الأعمال بالنية كواتب بنمايكي فكرية بنمايكي فكرية وبنمايكي عقيدية تو كاتك أمدكي ظاهری کارەکە دەور نابینێت تۆ باواز لە کەسێکی ئەوروپی بێنین بیرم بێنەرەوە با بێنە سەر ئینسانێکی مسلمان بەڵێ باشە ئینسانێکی مسلمان نوێژ ئەکات لە سەفی مسلمانان هەیە نەخێر شمشێریی بەدەستەوە جیهادی کردۆ لەگەڵ ڕەسوڵ اللهە بەڵام لەبەر ئەوە جیهادی نەکردۆ لیتەکوونە کەلیمەت الله هی العولیا لەبەرەوەی لەبەر عەشیرەتەکەی لەبەر ئازایەتێکی لەبەر فلان بڵێ نەمە ئازایە ئەوە لای خوا مەردوودە قبوڵ نییە بۆ جەهەنەم خوا پەنا بدە بۆیە
نیەت زۆر گرنگە ئینسان دەکرێت بڵێن ئەو مرۆڤەی کە چاکەکاری دەکات لەبەر ئەوەی کە دڵ و دەرونی ئارام بێ تەنها بۆ ئەوەیە کە دڵ و دەرونی ئارام بێ لەوانەیە ئەمە بەدەستبێنێت لە دنیادا بەڵام ئایا ڕەزامەندی خۆش بەدەستدێنێت ئارامی دڵ و دەرون لەوانەیە کەسێک ڕەزامەندی خواوەیە لەبێت لە ڕەزامەندی خوا بێ موافقی شەرعیش بێ لەوانەیە کەسێک بە خراپەت جاریوە دەرونی ئارام بێ مەرج نییە دەرون بکەین بە قیاس هەمیشە دەرون بکەین بە قیاس بۆیە یەکێ لە مەرجەکانی عمل دووبارەیەکەم و بریتە لە نیەت ئەم کەسە بە نیەتی چاکی هەبێ دەبێت لەبەر خاتری خۆی گەورە ئەم کارە بکە ئەگەر کەسێک لە دایرەیەک تەعین نەبێت با بڵین کارگوزارێکە لە شارەوانی تەعین نییە بەڵام گسکێکی بەدەستەوەی یان نەخێ سایرێکی هەیە ئەم جادەی بازنەی مەلیک مەحموودە یان نەخێر گەڕاکەکەی پاشێکاتەوە بەس لە شارەوانی ژینگە پارێزیەکە بەڵێ ئیشی ژینگە پارێزیەکە بەس تەعین نییە ناوی لە حکومەتان نییە سەری مانگ ناتوانێت بچێ بڵێ موچەم بنێ هەچەند ێستا موچەنێ ناتوانێت بڵێ موچەم بە چونکە تەعین نییە چونکە ئیزنی وەرنەگرتووە ئینسانێکە چاکە ئەکا بە ئیزنی وەرگرت بێت تەعین بێ لای خۆی گەورە ئەبێ لەبەر خۆی گەورە ئەمەی کردبێ ئەجینا هیچ پاداشتێکی دەست ناکەوێت دافع پاڵنەر تەنها خوددا بێ ئەبێ ڕەزامەندی خوا بێ پاڵنەرەکە ئەبێ ئەمە بێ ڕاستە چکە بۆچی ئێستا باسەکەڵێن خەڵک پرسیارەکە بەڕاستی حەقی خۆشێتی ئەڵیانی ئەدیسۆن ئەم کارە بە باشی داهێناوە ناکرێت سپاس بکرێت لەسەری بێگومان ئەوە هەموو کە سپاسێکە لە دنیا تا هەتا دنیا بە دنیای خەڵک سپاسی ئەدیسۆنەکە بەڵام چونکە ئەو کاتێکەکەمی کرۆ نەیوتە من لەبەرخوا ئەماکە ئیتر خۆی نێتی خۆی یعنێتەکەی خۆی من مەسئولیم لە نێتیەوە بەداخەوە ینی ئەمە هەچەند ئێمە ناتوانین لە بری خوای گەورە حکم دین بەڵام زاهیری ئیشەکە وایە یان کەسێک کاتێککە ئیشەکە حتا ئینسانێکی مسلمان مزگەوتێکە کاتەوە ظاهیرەکەی ئمە هەمومان دەستخۆشی لێکەین واش زین بۆ خوای گەورە کردێتی بەڵام کاتە لە قیامەتە دێت کە خوای گەورە نیەتەکە خوێنێتەوە ئەفەرمێ ئەوەت بۆ لەبەر من نەتکرد حتى عالمێک دێت شەهیدێک دێت کەسێک دێ ئینفاقی کردووە خێری کردووە خوای گەورە هەمویان فەرمێت درۆت کرد کەذەبتە لەبەر من نەتکردووە لەبەر خەڵک کردت خەڵکیش پیانوتی دەستی خۆش پیاوی چاکیت و پاداشتەکەی وەرگرتووی خەڵک بەڵام پاداشتی قیامەت ئینشەکە دەبێت لەبەر خوا بێ حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێکە دەفەرمی باسی بەخشین دەکا دەفەرمێ کاتێ بە شێوەیەک دەبەخشی کە دەستی ڕاست نەزانێت دەستی چەپت بەخشیوێتیە بە پێچەوانەوە ئەمەیە لەبەر خوایە جاتەمان ئینسانەکان ئەوانەی کە عیبادەتەکەن هەندێکیان چەند جۆرێکن هەندێکیان لە ترسی جەهەنەم عیبادەتەکەن هەندێکیان لە خۆشی باشت هەندێکیان لە خۆشەویستی خوددا ئەمەیان کە پێڵێ پلەی عارفینە طبعا ئینسان لەوانەیە هەر لە ترسی جەهەنەمەوە دەست پێ بکە دوایی حبی بەهەشتی بکەوێتە دڵ و دوایش خۆشەویستی خوای گەورە چونکە دیسانەوە باس لە قوتابخانەیە تۆ مناڵێکی سەرەتایی یان قوتابیەک لە سەرەتاییە وەکو قوتابیەک نییە خوێنکارێک نییە کە لە زانکۆیە بێگومانەوە کاتە جوانتر شتەکانە بینێ بۆیە بەڕاستی دەگەڕێنەوە ڕەمەزان بۆیە خوای گەورە هەموو عیبادەتەکان بەجیا پاداشتی بەدانەوە جگە لە ڕەمەزان ئەفەرمی الصوم لي وأنا أجزي به چونکە تەقوای تایە من دەتوانم لە نوێژەکەمدا فێڵ بکەم دەتوانم لە بەخشینەکەمدا فێڵ بکەم نیەتم شتێکی تر بێ بەڵام ئینسان ناتوانێت ڕۆژێ تا ئێوارە بە ڕۆژوو بێت وە بە تەنهاش بێت و هیچیش نەخوا لەبەر خەڵک یعنی پێم وانێ ڕۆژ و ڕیایت ئەمە قورسە زۆر باشە دکتۆر گیان دەکرێت بڵین چاکەکاری قۆناغبەندیە لە حیاتی ئینساندا پلە بە پلە ئەم چاکەکاریە بکەم ئەم چاکەکاریە و ئەمە پلەی باڵایە ئەمەمان هەیە لە ژیانی ئینساندا خۆی چاکە دەبێت جەنابەت فەرموو دەبێت تەقسیمی بکەین تەوزیع بکەین هەندێک چاکەمان هەیە واجبە بەڵێ عملی عیبادات واجبە منەتی تیان نییە منەتی تیانێ دەبێ بیکەین ئەمە بەش ئەوەی کە بۆ خۆمانە نوێژە ڕۆژوە زەکاتە ئەمانە دەبێ بیکەین ئەمە بنەماکانی دینە کە تۆ داخڵ بوویت خۆت ئەم ئیسلامات هەڵبژاردە دەبێ ملتەزیمیش بی بەشێکی تری بریتێ لە چی بریتێ لە ئیشی خۆبەخشی ئەو ئیشانەی کە واجب نییە ئینسان دەیکا ڕووخۆشیە لەگەڵ خەڵکە ئەوەی کە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم فەرمێت ئینسان 360 مەفسەڵ یان جومگەی هەیە هەر یەکێ لەمانە عیبادەتی خۆی هەیە هەر یەکێ لەمانە فەرمی حتى ئەمر بە معروفە نەهی لە مونکەرە چییە سەدەقەیە تەبەسومە ذیکرە فلانە گرتنەوەی چاوە هەموو ئەم شتانە بە عیبادەت حسابە باشە یعنی کەواتە سەلامەتی کاتێک کە تۆ جسمت سەلامەتە ئازاکانت سەلامەتە هەموو یەشێ لە مەعزایانە زەکاتی خۆی هەیە
خێری خۆی هەیە کاتێک کە دەم و چاوت پێیەکەنێ بۆ کەسێک وتەبەسومکە فی وەجهی ئەخیکە صەدەقە یعنی کەواتە مەرج نییە ئێمە عیبادەتی مەخسووس بکەین پێغەمبەر فەرمێ ڕووخۆشیت لەگەڵ کەسێکە صەدەقەیە حتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ کۆمەڵێ لە ئامۆژگاری کۆمەڵ لە هاوڵانیە کرد فەرمووی باشترین ئیش ئەمەیە تاوان زۆر جار لە ئیسلامە پرسیار کراوە لە باشترین ئیش ئەی الأعمال أفضل عند الله کامیان باشە تاوان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەمیشە بەقەدەر وەکو فتوا بۆ کەسەکان وەڵامی داوەتەوە بە کەسێکی فەرمووە الصلاة على وقتها نوێژەکە تۆ نوێژ لە کاتی خۆیان بکەیت چاکە چونکەم کەسە عادەتی وایە نوێژ تاخیرەکە بەدانیکی تری وتووە بر الوالدین چاکە لەگەڵ دایک و باوکتە چکەم تەقسیرەکەی لەمەیە لەگەڵ دایک و باوکی خراپە یا باش نییە باشە بە کەس کەوتوێتی تووڕەمە بە بە کەسێکی دێ فەرمووە تووڕەمە بە یعنی بۆچی ئەم کەسە کەسێکی تووڕەیە هەر کەسێک کە تۆ تعاملی لە پێغەمبەری خوا کەسەکانی ناسیوە بەقەدەر پێویستی خۆشی فتوای بۆ داون باشە بۆی ئەفضل الأعمال دیار نییە اینجا فەرمووی چێ فەرمووی باشترین ئیژەوەیە یارمەتی کەسێک بدەی کە ئیشیی پێ ناکرێت باشترین ئیش باشە یان کەسێک دەستەوەستانە باشە یان کەسێک هەیە زۆر خەمبارە أفضل الأعمال بریتە لە چی ئیدخال السرور في قلبی خەمی دڵی سوکەی خەمی دڵی سوکەی سێرەکەی ئەم خەمی دڵ سوکردنا لە دروستکردنی مزگەوتی خێرترێک وەکو کەسێک بە کەسێک دەڵێ گاتی ئەڵێ بەیەکەوە هەندێک دەردە دڵ بکەیت بەڵێ بەڵێ ئەمە بۆ سوکردنی ناڕەحەتیەکانی گرفتارەکانی سەرڕوح و سەرناخێتی و خستنە ناودڵیەتی ئارامی خستە ناودڵی خۆشی خستە ناودڵی خۆشی خستە ناودڵی ئەم کەسە دڵی خۆش بوو پێغەمبەری خوا فەرمێمە باشترین ئەعمالە باشترین کردەوەیە باشە ئەگەر نەمتوانی ئەمانە بکەم چی بکەم ئەخیرەن پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم شەڕی خۆت لە خەڵک بپارێزە ئەگەر گوڵنیت دەرکیش مەبە ئەگەر گوڵنیت دەرکیش مەبە یعنی کاکە چاکت نییە با شەڕت نەبێ کاکە من داوت لێ ناکەم چاک بی چاکە بۆ منکەی بەس با شەڕت نەبێ بۆم خەڵک لە وەسەط بوەستە لەم شوێنەیە جاتەمان ئەبوو ذەر ئەم حەدیثە ڕیوایەتەکە ئەبوو ذەر بە کۆمەڵە خەڵکی ئەم فەرمودەی پێغەمبەری خۆی صلی الله علیه و سلم جێڕایەوە کابرای وتی ئەگەر نەمتوانی شەڕی خۆم لە خەڵک بپارێزم فەرمووی وەڵا ئەگەر نەتوانی خواورە بریسکەیە با لە تەفڵی سەرێ لە ناوە بەرێ تۆ کە کەیتر نەتوانی شەڕی خۆت لە خەڵک بگریتەوە تۆ مسڵمان چاکە نەکەی و شەڕی خۆشت شەڕی خۆت بدەی بە خەڵک یعنی ئێستا خەڵکەی وایە بەمەوزە بەختیار سیارەکەی بۆ خەڵکە خۆڵەکەی بۆ عەزیەتەکەی بۆ خەڵکە مناڵەکانی بۆ خەڵکە دەنگی تەلەڤیزۆن و ڕادیۆ بۆ خەڵکە سەیرانەکەی بۆ خەڵکە هەر چی شتی هەیە عەزیەتی خەڵکەیە یعنی هیچ بە حساب نوێژیش ئەکا ڕۆژوو ئەگرێت چاکەشەکە بەڕاستی خەیر الناس ئەنفعهم للناس ئینسانی مسلمان دەبێت عەزیەتی نەبێ بۆ خەڵک چونکە هەموو عەزیەتدانێکی خەڵک سزای هەیە بنمونە خەڵک زۆرە چێ بۆ سەیران و بۆ گەشت خراپترین شتەوەیە کە دەچێتە تەنیشتیانە و ڕیکۆردەرێکی پێ و دەنگێکی بەرز عەزیەتیانەدا نایڵێ ئەو عائیلانەی تر کە ئەم فرسەتیان هەیە لە هەفتەیەکدا لە مانجێکدا بێنە دەرەوە بەیەکە و کاتێکی خۆش و ئارام بەسەربەرن لیان تێک دەدا کەسێکی تر لە تەنیشتی ئەمە یان دوورتر لەم 50 مەتر دوور ئەم دانیشتووە هەروەکو وەکو وایە نوێژی جومعەی کردبێ یاکو وایە عەمرێکی کردبێ جەوێکی خۆشی بە مناڵەکانی وەرگرتووە چاکەیەکی لەگەڵ مناڵەکانیان کردووە دڵیان خۆش بووە بەخۆشی ئەگەڕێنەوە بۆ ماڵەوە بەڵام ئەمەیان گوناهی کەبیرەی کردووە یعنی کەواتە ئینسان ئیشەکە هەردوو چیەک ئیشە بەس ئەمیان جوانێک نەتیجەکە جیاوازە ئەم هەدەفە ئەم ئامانجە دوو کەسە چن بۆ حەج یەکیان نەگەڕێتەوە بە کەبیرەوە گەڕێتەوە یەکیان نەگەڕێتەوە خوا لێی خۆش بووە هەموو عیبادات وایە دوو کەسە چن بۆ جیهاد یەکیان نەچێ بۆ باش یەکیان نەچێ بۆ جەهەنەم زۆر گرنگە بەڕاستی ئینسانی مسلمان ترسی هەبێ سەحابە هەمیشەم ترسیان هەبووە کە عیبادەتیان لێ قبوڵ نەبێ لیان وەرنەگیرێ زۆر باشە گفتوگویەکەمان زۆر خۆشە حەز دەکەم بەردەوام قسەم بۆ بکەی بەس جارجارش بە هەنێ پرسیاری زەنابەت بکەم دەمێ بپرسم نۆژەنکردنەوە یان پێداچوونەوە بە خودی ئینسان دەچێتە فۆرمی چاکەکاریەوە دەچێتە چوارچێوەی چاکەکاریەوە بە خۆت دابێەوە مەسەلەن ئیسرافت کردووە ئیسراف نەکەی قسەت بە خەڵک کردووە لە قسە بە خەڵک گوتن واز بێنی کەمی کەیەوە خەڵکت ئەزیێت داوە لە ئەزیێتدانی خەڵک واز بێنی جیرانەکانت ناڕەحەت کردووە وازی لێبێنی زیادڕۆیت کردووە لە خواردن وازی لێبێنی کەم تەرخەمیت کردووە لە نوێشکردن وازی لێبێنی قورئان نەخوێندە ئێستا قورئان دەخوێنی دەمێ لەم بابەتە قسە بکەین پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت
تیاچێ کەسێک کە مانگی ڕەمەزان بەسەریا تێپەڕێ و خوالی خۆش نابێ فەرمێ 3 جار ئامینی کرد تامان بێدەنگ بوو پێغەمبەر ساڵسان بەسەر مینبەر یا سەرەکەوت دیاتە خوارەوە فەرمووی ئامین 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 وتیان ڕەسوڵڵاه چی بوو فەرموویەوە جبریل بوو فەرمووی خوایە تیا بچێ کەسێکە خەسارۆمەندە کە ڕەمەزان دێت و خوالی خۆش نابێ زۆر خەتەرە ئێمە ئەم ڕاجعی نەفسی خۆمان نەکەین بە خۆمانە نەچینەوە لەم دەرفەتەیە کە ئێستا مێشکمان دەتوانێت بیر کاتەوە چکە مەشغوڵ نییە بە مەعیدەمانەوە ئێستا سەفای فکرمان هەیە ئەتوانین شتەکان بەملەوەنی ببینین گرفتاری مادەنی زۆر گرفتار نین گرفتاری مەعیدەمانی مەعیدە زۆر یەکێکە لەو شەڕانەی زۆر لە عولەمای ئیمامی غەزالی چێکە لەوانەی کە زۆر باسی کردووە شەڕ البەطن خراپەکانی مەعیدە پڕی زۆر خراپە یعنی ئینسان کە مەعیدەی پڕە کە تێرە چاوی لە خەڵک نییە خەڵک نابینی دەکرێت بڵێن کە مەعیدەی پڕە گەدەی پڕە پرۆسەکانی تر دەوەستن عقلی زعیفە بێ ئەتوانین هەر بە زمانێکی با سادە بڵین ئەو کاتێک کە مەعیدە زۆر باشیشەکە عقل باشیش ناکە بەڕاستی جام ئینسانە مڕاجعی نەفسی خۆی ناکاتەوە ئێمە ڕۆژێک دێ هەمومان لە بەردەمی خوای گەورەی هاوستی بۆیە پێغەمبەری خوا فەرمێ حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا بيش چکەدی ئەوەستین حەقی خەڵکمان لەلایە مڕاجعی نەفسی خۆمان ناکەین لە خۆمان ناپرسینەوە ئەو چاکانی کە کردومانە بە چاوی خەڵکی ئادەینەوە هەموو ئەمانە بێگومان خەسارۆمەندی لە دوایە چونکە ئەگەر لێرە خۆمان محاسبە نەکەین تۆ بەش ناکەین گەورەترینە بە ترسناکترین بەڵێ ترسناکترین مەرحەلەی ئینسان ئەوەیە کە نەزانێ هەڵی کردووە کاتێکیش نازانێ هەڵی کردووە کە محاسبەی نەفسی خۆی ناگا چونکە من لەسەر هەڵە مسرڕم نازانم هەڵم کردووە محاسبەی خۆم ناکەم بۆیە دەرککردنی کەشفکردنی هەڵەکان قۆناغی یەکەمە مراجعەکردنی ئەمە قۆناغی دووەمە دوایی ئیتر بزانین ئەم هەڵانەی کە کردومانە هەندێکی پەیوەندی بە خەڵکەوە هەیە دەبێت بچین داوای لێبوردنیان لێ بکەین گەرنی خۆمانیان پیازاکەین یاخود خێریان بۆ بکەین ئەوەی تریشی کە پەیوەندی بە خۆمان و بینی خۆمان و خی گەورەوە هەیە لەم شوێنەدا بێگومان دەبێتەوە بی لە بکەین دەبێت بگەڕێنەوە بەلای خی گەورە چونکە ئەگەر تەوبە نەکەین لە قیامەتە بێگومان خی گەورە محاسبەمانەکە و لەسەر ئەم کردوانە ڕامانەگرێت کاک دکتۆر کەسێکە بوو پیاوێکی بەتەمەن خۆعافی کە ئێستا لە ژیان نەماوە کەسێکی نزیکی من وتی سەردانم کرد لە ژیان ئەڵادا بوو یعنی هێشتا مابووی بەس حاڵی خراپ بوو تەندروستی خراپ بووتی پێم گوت فڵان کەس تەندروستی چۆنە حاڵت چۆنە وتی وەڵاهی من خراپم و باشیشم خراپم لە ڕووی تەندروستی ئەوانە و گەیشتومە تەمەنێکی تر دەمرم و نزیک بوومەوە لە مردن ئەوە بەڕاستی لەو ڕۆی خراپم بەڵام لە شتێک من جیاوازیم هەیە زۆر لە خەڵک وتی ئەو جیاوازیش دەزانی چییە وتی من دەزانم کە هیچ نیم و هیچم نەکردو تا ئێستا بەس بەداخەوە زۆربەی خەڵک نازانن کە هیچیان نەکردوە کە پێ بەلەمای بواری شریعەت پێڵەن جەهلی مڕەکەب زۆر جوانە کۆمەڵە خەڵکەیە نازانێت کە نازانێت کە تاوانبارە نازانێت کە مقەسیرە نازانێت نوێژەی کردوێتی ینی من شانازیەکەم بچیەوە بە نوێژێکەوە کە نازانم خۆی گەورە لێ قبول کردوم بە ڕۆژویەکەوە نازانم کە لەکوێ نەقسی هەیە لەوانەیە پاروێکی حرامم خواردبێ بەچی شانازی بکەم بەڕاستی زۆر گرنگە ئینسانی مسلمان هەرگیز لە چاکەکردن تەقسیری نەکە دەرفەتە ئێمە ژیانمان بەشی چاکەکانمان ناکە یعنی کابرای کات بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی من چی بکەم یعنی ئێمە خی گەورە زۆر داوایشتی لێ نەکردین بەڕاستی داوای فەرمووی نوێژ بکە و ڕۆژوو بگرە و حەج بکە و زەکات بدە فەرمووی ئەگەر لەمە زیاتر نەکەم هەرچمە باشتەوە فەرمووی ئەچیتە باشتەوە پێغەمبەری خوا ساسم کابرا و تیتە لەمە زیاتر ناکەم کە ڕۆیشت پێغەمبەری خوا فەرمووی وەڵایە چێتە باشتەوە گەر ڕاستکە ئەمەی تری کەمی تعاملی ڕۆژانەیە پێغەمبەر فەرمە ڕوود خۆش بێ کاکە لەگەڵ خەڵکە ئێستا ئەم خۆگۆڕینەی من و تۆمە مەسابەختەیە کە خۆمان گۆڕیوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە عیبادەت بۆمان حسابەکە بۆ نەخۆدان بە عیبادەت بۆمان حسابەکە یعنی ئینسان کە نیعمەتەکانی خوا بەکارێنێ هیچ دەبێت نامانەوێت چاوی بینەرەکانمە ئەزێتی بێت دەمانەوێت بەڕێکی و بە پۆشتەی باوەڕکە هەر دقی فەرمودەیە بە عیبادەت حسابە جوان ئین الله جەمیل یحب الجەمال یعنی ئینسان جوانی دەوێت لە ئێمە بۆیە کاتێک کە کەسێک بۆنی خۆش لەخۆی دەدا کاتێک کە کەسێک دڵی کەسێک خۆشەکە کاتێک کە پێ دەکەنی ئەمانە هەمووی عیبادەتە بەڕاستی جا دینی ئێمە ئەخلاقی جوانە الدین ابن قەیمە فەرمێ الدین حسن و خلق دین هموی بریتێ لە ئەخلاق
فمن زاد عليك بالخلق زاد عليك في الدين أو بالدين هر كسيك أخلاقي لتو زياتر بو أو ديني لتو زياتر هر دين هر تدينك هر مسلمانيتيك أخلاقي لقلا نبي مسلمانيتي نية بێگومان کاک دکتۆر دەمەوێت لە دوا پرسیاردا لە بەڕێز بپرسم ئەنجامی چاکەکاری ینی چی دەبێت بۆ ئینسان هەم لە دنیا و هەم لە ئاخیرەتیشدا دەمەوێت بیکەینە کۆتایی بەرنامەکە ئەو کەسی کە چاکاکە لەبەرخوا بە پێچوانی ڕیابازەکەەوە تاوان ڕیابازەکە سپاسی خەڵکی دەسەکەوێ بەس ئیخوای گەورەی دەست ناکەوێت بەس ئەو کەسی کە چاکاکە لە لای خەڵک چاکە ناوی بە چاکارڕوە خەڵک خۆشیوێ تەقدیر یەگرێ لە دنیادا ئینسانی چاکەکار خۆشەویستە هەموو کەسێک خۆشەوێ گەورە ئەبێ ئینسانی چاک گەورەیە لە لای زۆر سپاس کاک بەڵام ئینسانی خراپ قیامەتیشی ئەڕوا بێگومان قیامەتیشی ئەڕوا زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر مەهدی قادر مامۆستای پەیمانگەی زانستە ئیسلامیەکان سپاس دەکەین کە لەگەڵ ماوەی زۆر سپاس بەڕێزان زۆر سپاس بۆ ئێوەش تاوەکو ئەم کاتە بینەری ئێمە بوون بەخوای گەورەتان دەسپێنین خواتان لەگەڵ